بەڕێزان ئەو کاتتان باش. یەک دوو سەرنجدەم لەسەر ئەو سەردانی مەزلوم کۆبانی کە هەندێک برادەر نیگەرانیان پێیان باش نییە، خەڵک قەلەقا. بەڕێزان کورد لەوەتی شەڕ دەکات دەیان جار لەگە داگیرکەر دانیشتێ، لە نێوان خۆیان شەڕیان کردی، دەیان جار دانیشتنەکان باشتر بووە. ئەحمەد شەرە دەیان سەربازی ئەمریکی کوشت، 2005 تۆمەتبارە بە کوشتنی 2500 عراقی. هەردوو لا چوون هەر لە هەفتەی یەکەمی ڕوخانی ئەسەددا چوونەگەری دانیشتن. و حتى ئەحمەد شەرا کاکە یعنی کەم لایەن بۆ وەخت خۆی قاعیدە و نەسرا هێرشیان کردە سەر ناوچە کوردیەکانی ڕۆژئاوا بۆ زانیارتان بەر لە داعش 2011 باشە. یعنی ئینسان بچی لەگەوانە دابنیشی بۆ نەچی لەگە مەسعود بارزانی دابنیشی بە هەموو حاڵەتێک. دوو لە چرکە ساتێک دەکا مەسعود بارزانی ڕاستەوە زۆر خراپە و ئەوانە لەگە بە سەکەتینە و ئەوانە مێژووی خراپیان هەبوو لەگە ڕۆژئاوا. ئیتر بەڵام کارتێکی بەردەستی تورکیایە، ئەگەر ئەو کارتە لە بەردەستی تورکیا وەربژیرێتەوە و گفتوگۆ بکەن و یعنی ماڵی بارزانی مەسەلەن نیشتیمانیەکەیان لەبەر لە پێش ئەوەدا بنێن و ینی بێن دابنیشن لەو چرکە ساتێک کە ڕەوشی کورد ئاڵوگۆڕی مێژوویی لە ناوچەکەدا دەڕۆ خراپە. بە مەرجەک مەزلوم کۆبانی نەمەتحی بکاتن، نەسازشی لە بۆ بکە. خۆی تاالبانی وەختی خۆی مەسەلەن چوو لەگە مەسعودی دانیش جوانترین شتی بوو، سلفی لێدا و تەحەدای کرد و ئاشتەکەی کرد باشتر بوو. هەموو کات ئاشتی باشترە، بەڵام دا ئەوە سازشی زۆر لۆ کرد، ئەوەی خراپە. یعنی ئەگە برادرانی قەندیل کەی مشکلەیە کاکە ئەمریکا بۆ زەبەلائی خۆی دەچیتن نەگەر دەچوو لەگە لیبیا دادەنیشت، ئەوە دەچن لەگە ئەحمەد شەرە دادەنیشن، بەس کو لەگەری دادەنیشت مەتاڵیبت چیە؟ ئەوە گرنگە، سازشە سەر پرەنسیبەکانت نەکەی. بۆیە لاتان زۆر ئاسایی بێ ئەوە شتێکی باشە و ئەو کارتە لە بندەستی تورکیا وەربژیرێتەوە کە من بزانم بەشە لە بۆ هەندێک ئەمریکا دەیانەوێ کارتی پارتیش لە تورکیا وەربگرنەوە ئەو چێشەوانە. دوو واوڕیان تەنسیبی ترامپ ئیتر نازام دنیا خراببوونت چییە؟ 7,000 کەس داوت کرا برا، یعنی هەندە شتێکی گەلە گەورە نییە بڕێ کاکەم ئەوی بستەوێن دەروتار دەخوێنتەوە، ناوەڵا دەچی بەشدار دەبی ئەگەر لە دووڕە بە کامیرەش ترامپی ببینی. شتە شکلی ڕەمزیە هیچ ئەوە نییە، ئەو زۆر گەورە کرایە. مەسەلەن هەرچی ئەوەیم بزانم مەزلوم پێشت دوێنە شەوش پێم گوتن مەزلوم کۆبانی لای برادرە گوتبی داوت نەکرایمە، هەر قسەی سوسیال میدیایە. و ئیلهام ئەحمەد داوا کراوە وەزیرەی خارجیە، ئەوە لاور شێخ زەنجێوێن بزانم لە ڕێی خەزووری کچەکەی ترامپیەوە کە لوبنانیە لەو ڕێوە داوت کرا، نازم ئەیتری کەش چێ داوت کرا. شتەکان زیاتر بازرگانی و ئەوەیە هەندە شەفشەکردنە. بەهەرحاڵ بەڕێزان بەس لەوەی گرنگتر بە ئەمەیە خاڵ بڵێن کاچ خۆم ڕۆژئاوا ئەو هەموو پێگە نێدەوڵەتی هەیە، ئەو هەموو ڕئیس وەزیرانە باڵایەنەی هەموو دنیا دیفاعی لێکرد. مەزلومەک یعنی تیمەکی ئەمریکی ئیسرائیلیەوێن بزانم ئەمنیەتی دەپارێزن ڕاوێژی پێ دەکەن، ینی ڕاوێژکارینە دەیپارێزن، ئەو هەموو گرنجیان چەکیان پێدەدەن، دیفاعیان لێ دەکەن. ئەو تورکیای دۆستی خۆیانە لە هەناتوێ سنووریان لۆدانایە و چەکیان بە بەلاش پێدەدەن، خەڵک بە پارەش نایفرۆشتە و بە بەلاش پێیاندا. یعنی ئەوەی نەبینی ئەوی بێت دەعوەتەکی ڕەمزی لە ناو 7,000 کەسان مەزلوم لەوێ بێەوە سەرکەوتنە کورە بابە واز بێن هەندە شتەکی باشە بستێن دەربەز کورە بابە. ئەو پێگەی کە لە ڕۆژئاوایان هەیە، ئەو هەموو داکۆچیان لێکرێ، ئەو هەموو چەکەیان دەدرێتن، ئەو هەموو ڕاوێژکاریان لە چاردەوریدانا لە ئەوی هەڵە نەکاتن، دەیبەن بە تارەی تایبەت بووینە پاسەوانی دەیان بەنە ئەولا وکن ئەحمەد شەر و ئەوانە دەیان هینەوە. ئەوەی نەبینی ئەت بەو داوەتە ڕەمزەیە دەچی بە زنانش لە خۆی داخۆ ترامپ بە دووربین دەتبینی یان نە، ئەوەت پێ گرنگە.